خۆی گیانەکردنەوەی دوو ڕەگەزەکە وەکو ڕەگەزی نێرومێ بۆ کۆمەڵگەیە کە بێ کە تۆ پێوانەکانی دیموکراتی تێدا جێبەجێ بکەی بۆ نمونە یەکسانی ڕەگەزی بە 100% وجودی هەبێ بەڵام بۆ کۆمەڵگەیەکی لێوان لێو لە ناهاوسەنگی لە کۆمەڵگەیەکی لێوان لێو لە پیاوسالاری شەرەف پارێزی و ناموسپەرستی پیاو تۆ ناتوانانی بڵێ ئێستا ئێمە پێویستمان بە ڕێکخراوی ژنان نییە ئەم پێویستمان بە جاکردنەوەی ڕەگەزی ژن و پیاو نییە ئێمە زۆر جار ئەو قسەیاوترێ ئێمە پێویستمان بە جاکردنەوەم دوو ڕەگەزە نیە ئەسڵەن بە جیاوازیەکان ئەو کاتە قوڵ بوونەوە و جیاوازیەکان زۆر قوڵتر کرانەوە کە ڕەگەزی ژن و پیاو لێک جاکرایەوە زۆر جار ئەمە پیاوانی دەسەڵاتداریان ئەوانەی ئەو پیاوانەی کە بە سیستمی لیبرالیزم زۆر کاریگەرن ئەم قسەیە زۆرەکەن ڕوبەڕوومانەکەنەوە ڕەخنەمانەکەن بەڵام ئایا ئێمە کۆمەڵگەیەکی هاوسەنگمان هەیە تا بتوانین ڕەگەزی ژن و پیاو لێک جانەکەینەوە ڕۆژانە هەر کوشتنی فیزیکی نەگەوەی کە کوشتنی ڕۆحی و معنەوی ژن هەتا لووتکە هاتووە بەڵام هەر فیزیکی ڕۆژانە دەیان ژن ڕوبەڕووی توندوتیژی نەک توندوتیژی کوشتن نەبنەوە لە کۆمەڵگەی ئێمەیە کەواتە چۆن نەتوانی ئەمە هاوسەنگکەی لەگەڵ پیاوێکە بڵێ با ئێمە گیان نەکەینەوە بە هاوبەشی ئیشیان بۆ بکەین ئەمە یعنی ئەوە ئەزان چیانێکی سیاسەتێکی مەترسیدارە ئاڕاستاکرێ ئاڕاستەیەک هەیە بۆ ڕوژاندنی ئەم پرسە بۆ ئیشکردن لەسەر ئەم بابەتە بەشێکی تریشی ناهۆشیاریە کە لە خودی ژنەوە دەست پێیەکا پێم وایە بیرمان نەچێت کە هێشتا لە کۆمەڵگەی ئێمە و بەگشتی سروشتی ژیان لاسەنگێکی زۆر گەورەی ڕەگەزی هەیە بەو جۆرەی کە هێستا ڕەگەزە سەرەکیەکەی ژیان پیاوە ژن نەبۆتە ئەو ڕەگەزە سەرەکیەی کە مافی مامەڵەکردن تەنانەت بە چارەنووسی خۆشیەوە هەبێت ژن توانای بڕیاردانی نییە لە ناو کۆمەڵگەدا بەگشتی خۆتانە بینن یعنی بۆچی زۆر جار خەلەلەکە لەوە دەست پێکا کە خودی ئەو ژنانەی کە کاندیدن و لە ڕەگەزی مینەن باوەڕی نادەنە ژنان بۆی کە دەنگیان پێ بدەن لە کاتێکدا وەکو دەنگ لەگەڵ پیاوێکە دەنگی ژنێک لەگەڵ پیاوێکدا هیچ جیاوازی نییە بەڵام بە بڕوای من بەشێکی هۆکارەکە بۆ واگەڕێتەوە کە پیاو بەدەر لەوەی کە بەرپرسە لە دەنگی خۆی لە ئیرادەی خۆی لە هێزی خۆی وەکو سەرپەرشتیاری خێزان و زۆربەی کۆمەڵگە لە تێڕوانینی زۆربەی کۆمەڵگە بۆ منتاڵەتیە لێ نزیکە بنەوە یاخود لێڕوانین هەیە بۆ پیاو بۆیە زۆر جار مەسەلەن کە تۆ ڕازی ئەبی دەنگی پیاوێک قبوڵەکەی بۆ خۆت قبوڵەکەی کە ڕازیەکەی پیاوێک دەنگ بە تۆ بجا واتە بەدەستهێنانی کۆی دەنگی خێزانەکە یاخود زۆر جار عائیلەکە یاخود عەشیرەتەکە بەڵام ژن ئەم پێگەی لە ناو کۆمەڵگادا بەگشتی نییە ینی تەنانەت لە ناو خودی خێزانەکانیشەوە ڕۆڵی ژن زۆر لاوازە کارکتەرێکی لاوازە ئێمە زۆر جار بە واقعی ئەم حەقیقەتەمان بینیوە کە چینە بنکەکانی دەنگدان ژنەکان بەتەنیا ناچنە تەنانەت ناو سەرسنوقەکانی دەنگدان ناچنن ئەو ژوورەی کە ئەو کابینەی کە دەنگی لێیە هەمیشە پیاوەکەی وەکو حرەس بەدواوەتی لە بەرەوەی کە ژن خاوەن ڕەئی نییە لە ناو کۆمەڵگا ژن خاوەن ئیرادە و هێزی کەسی و شەخسی خۆی نییە پیاوەکە قەرارەیە کە ئەم ژنە پێویستە بە دەنگ بابەکێ لەم چوارچێوەیەدا زۆر جار کاندیدەکان لەم حەقیقەتە بۆ خۆیان تێگەشتون کە بچنە بچوون لای ژنێک چوونە لای ژنێک یاخود داواکردنی لە ژنێک بۆی کە دەنگی پێ بدا ئەو هێز و کاریگەریەی نییە کە یاخود ژن ئەو کارکتەرە نییە کە توانێت بڕیاردانی لەسەر چارەنووسی خۆی هەبێ لەسەر چارەنووسی خێزانەکەی هەبێ بەشێکی ئۆگارەکە بە ئەو ئاگەڕێتەوە بە بنەمانەگرتنی ئیرادەی ژن بە بنەمانەگرتنی دەنگی ژن بە بنەمانەگرتنی ئەو هێزە معنەویەی کەسایەتی ژن لە ناو کۆمەڵگە مەترسێکی زۆر گەورەیە لە داهاتوودا کە ڕوبەڕوومان دەبێتەوە بەڵام بیرت بێ ئەو ژنەی کە کاندیدە دیسان بۆ خۆی لەم بابەتە بەدەر نەبووە ینی لەم مەترسێ بەدەر نییە یاخۆت عەقڵیەتی ئەو ژنەش هیچی تر کەمتر نییە لە خۆی ئەو ژنێ داواکە لە پیاوێک داواکە بچە دەنگی پێ با چونکە هەم ئەوەی کە خۆی عەقڵی کۆمەڵگەی خوێندێتەوە لە چ ئاستێکە هەم خۆشی نەیتوانیوە درێک بۆ مەترسێ بکە و تێیپەڕێنێ باشە ئەگەر مەسەلەن ژن ئەو ژنانەی کە لە ناوەندەکانی بڕیار و دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی تەشریعین لە هەرێمی کوردستاندا بیان توانیە درێک بە مەترسێ بکەن بە عەقڵیەتێکی مێینە ئاسا بە عەقڵیەتێکی ژنانە دیفاعیان لە مافی ژن بکردایە طبعاً واقعی ئەمڕۆ هەرێمی کوردستان بەم دۆخە نەئەگەشت کە بەڕاستی ینی پرسە هەنووکەییەکان پرسە سەرەتاییەکان پرسە بنیادی و ینی ژیانیەکان مەبەستن پێداویستی و ژیانیەکان ئەوەندە مەسەلەن گەشتونەتە حاڵەتی ناچارەسەری گەیشتونەتە قۆناغی پڕمەترسی و کێشمە و ململانەی گەورە کێشە بنیادیەکان بەگشتی وەلانراون لە بیر چوونەتەوە مەسەلەن کێشەی ژنبوون کێشەی پرسی ژن بەگشتی لە ناو کۆمەڵگەدا هاوس لاسەنگی ڕەگەزی ئەو مەترسیە گەورەیە کە لە ناو کۆمەڵگەی ئێمە بەگشتی بەدەستیەوە هەزاران ساڵە بەدەستیەوە ناڵێنین بەڵام بە حکمی ئەوەی کە ئەم کێشە سەطحی و پێداویستی و ژیانیان نا مەسەلەن گەشتونەتە ئاستێک کە خەڵک کێشە بنیادیەکانی وەلانا ئێستا ژنێک زۆر بە ئاستە مەتوانێت ئەم حەقیقەتە تاڵە تێبگا و درکی پێ بکا و مەسەلەن لەسەری بوەستێ بۆی کە بتوانێت چارەسەری بکە بۆ کاندیدێک ئەمە ڕاستە بۆ من ڕاستە بۆ تۆ ڕاستە بۆ هەمومان کە من ئەوانەی کە لەگەڵ
کۆمەڵگادا درک بە مەترسێ بکەن. خۆی لە ڕاستیە پرسەکە پرسێکی قوڵە، پرسێکی فکری قوڵە، پێویستی بە لەسەروەستانی فکری قوڵی شەیە، بەڵام بۆ هەنووکە چارەسەری هەنووکەیی دەکرێت مەسەلەن چۆن لە ناو پەرلەماندا ڕێژەی کۆتا بۆ ژن بۆ چوونە ناو پەرلەمان ڕێژەی کۆتا چارەسەری کۆتا گیرایە بەر کە چارەسەرێکی هەنووکەیی نەگونجاو نەبوو شتێکی زۆر باش بوو بۆ قۆناغی کە کۆمەڵگە لە ئاستی تێگەشتنی لە ئاستێکی خراپایە ڕۆشنبیری و تێگەشتنی کۆمەڵگە بەرامبەر بە پرسی ژن زۆر لاوازە بۆ ئەمە چارەسەری بوو بۆ بابەتێکی لەم شێوێش ئەکرێ مەسەلەن چارەسەری هەنووکەیی بدۆزرێتەوە. مەسەلەن دەکرێت ئەو ژنانە پێش ئەوەی کە خۆیان بپاڵێون خۆیان کاندین بکەن ئەم پرسانیان لەلا گەڵاڵە بکرێ خۆت مناقەشە بکرێ ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەموو ئەو کەسانەی کە هەست بە مەترسیانەکەن ئەرکیانە ئەرک و واجبی سەرشانیانە کە ئەمە بگەێنن بە ئەو ژنە کاندیدانە کەمە لێدانە لە خودی کەسایەتی خۆتان کاتێک تۆ توانە باوەڕ بە توانە بە تاقە بە وزەی ژنێک ناکەی کەواتە چۆن کۆمەڵگە ئەتوانێت سود لە وزەی تۆ وەربگرێەوە باوەڕ بە وزەی تۆ بکە بۆیە زۆر جار هەر لە کاندید خۆیان خودی ژنەکان ڕوبەڕووی ئەو سوکایەتی ئەبنەوە کە ئەچنە ناو پەرلەمانەوە ئەچنە ناو ناوەندەکانی بڕیارەوە بە چاوێکی کەمتر لە پیاوان سیرەکرێن بە وزەیەکی ئەرێنی مەسەلەن خزمەتەکان بە وزەیەکی ئەرێنی سیر ناکرێت بە پێچەوانەوە زۆر جار بە چاوێکی زۆر کەم ئەگەر ژنێک لە پێگەیەکی سیاسی زۆر بەقوەتی شابێ هێشتا لە چاوی پیاوێکە هەر ژن بەو مانایی کە ژنێکی مرۆڤێکی بەرجەستەی کۆیلێ واتە شتێکە کە دەتوانێت مامەڵەی پێ بکەم بەبەستم لەوەیە کە وزەیەکی بەرجەستە بووە نەگەوەی کە هێزێکی معنەوی بەقوەتە ژن کارکتەرێکە یاخود ڕەگەزێکە لە ڕەگەزیەکانی ژیان وکو چۆن پیاوێک هەیە ژینگە هەیە مەسەلەن ئاژەڵێک هەیە شتێکی هەموو ڕەگەزەکان بەگشتی ژنیش ڕەگەزێکە لە ڕەگەزەکانی ئەم ژیانی کە تیا دروست بوو وەکو سروشت بەڵام بەداخەوە وەکوتم ئەو ژنە لە ناهۆشیاری خۆیەوە تێناگا کە چەندە بیرکردنەوەی ئەوەی خۆی کاریگەری نەرێنی لەسەر کەسایەتی خۆشی دروستەکە لە هەر پلە و پێگە و پۆستێکا بێت بوونی ژن وجودی ژن تا ئێستا وجودێکی سەرەکی نییە لە ناو کۆمەڵگەی ئێمەدا یعنی بەداخەوە لە 30 ساڵی ڕابردوو پرسی ژن زۆر خراپتر گەڕایەوە دووە مەسەلەن ئێمە لە ڕابردوو پێش 30 ساڵ مناڵ بووم هەر تەمەنی و ئەزمموی ژیانی خۆمان ژن پێگەی زۆر بەقوەتر بوو لە ناو خێزان لە ناو کۆمەڵگا ژن خاوەن ڕەئی بوو خاوەن قسە بوو بەڵام هێواش بە کاریگەری مەسائلی مەسەلە عەقڵێتی کلاسیکی کۆمەڵگا بە کاریگەری هەموو ئەو شەڕ و ئاشوبانەی کە لە ناوچەکە بەگشتی دروست بوون و ژن تێدا قوربانی دەرەجەیەکە بە کاریگەری ئەم حیزبە ئیسلامیانەی نەک ئیسلام بەڵام ئیسلامی سیاسی وای لە ژن کرد کە بە تەواوەتی ئیرادەی ژن ڕوبەڕووی تێکشکانێکی مەترسیدار بێتەوە لە کۆمەڵگەی باشووری کوردستانە ئێستا ئەبینین ژن ئەترسێ لە هەموو شتێک ژن ڕائەکە لە هەموو شتێک ژن خۆی بەبەر پرسیار نابێنێت لە بەرامبەر هیچ شتێک مەسەلەن چەند ساڵێک پێش ئێستا لە ناو خێزانەکانە ژن دائەنیشت و مەسەلەن ڕۆڵی سەرەکیە گەڕا کاتێ سفرێک داخرا میوان و پیاوێک و ژنێک و هەمووی لەسەر یەک سفرەکۆ بوونەوە بەڵام ئێستا ژن بووە بە عیبە لە ناو کۆمەڵگا لە ناو خێزانەکەی خۆیان بوو بە عیبێکی زۆر مەترسیدار تۆ ببینەشتی زۆر ئاسان لە بەرامبەر هیچ کەم لە پرسەکانە ژن خۆی بە مەسئول نابینێ کاتێ خێزانەکان کۆبنەوە ژن بە تەنیا چێ لە ژوورێکی تر نانەخوا یعنی ئەچیتە بەسەلەن کۆڕ و کۆبوونەوەیەکی ژن خۆی بە مەسئول نابینێ ئەتێ هۆشیاری بێ بە ژنێک بە پێویستی نازانێ خۆی بە بەرامبەر هیچ کام لە مەسئولیت لەبانە بە مەسئول نابینێ ئەمە مەترسێکی زۆر گەورە دروستەکە کە ژن چەندین قۆناغ گەڕایەوە بەرەو دواوە بە ئاسانیش جارێکی تر پێم وانییە بتوانین تێگەشتنێکی هاوبەشی و ڕۆشنبیریەکی پێویست بدەینە ئەو ژنان و لە ماڵەکانیان نەبیانێنە دەرەوە بەداخەوە لە ژێر ناوی دین لە ژێر ناوی کەلتور لە ژێر ناوی کۆمەڵی خزمەت و ئەوانە ژنکرایە ئەو وەسیلە ئاسانەی کە هەموو کەستوانی دەستی بۆ ببا وەسیلەیەکی زۆر ئاسان بوو بۆی کە ینی بە ئاسانیت بتوانن ئیشی لەسەر بکەن تێکی بشکێنن و لە تێکشکاندنی کەسایەتی ژنانە خودی کۆمەڵگە هێواش دەستەمەوە بوو کۆمەڵگە بەرەو دواوە گەڕایەوە